ممکن ئێستا باشترەیان ئەوسا ئەو دۆخە هەر هەمووی تایبەت نییە بە پەرلەمانی کوردستان هەمووی پێمان وانە بێتن تەنها هۆکار بە پەخستنی پەرلەمان و کۆبوونەوەکانی پەرلەمان ئەنجام نادرێتن بۆیە وڵات بەم دۆخە گەیشتووە. دۆخی ئەمڕۆی هەرێمی کوردستان کۆمەڵێک هۆکاری هەن کە چەندین جار تاکید و جەخت لەسەر هۆکارەکانی کراوەتەوە. بەشی زۆر لە هۆکارەکانی کە ئەمڕۆی هەرێمی کوردستانی تێدایە لە سەروی ئیرادەی خەڵکی کوردستان دەستگا و دامەزراوەکانی ئەو وڵاتە لە سەروی ئیرادەی حکوومەتی هەرێمی کوردستان و تەواوی حیزب لایەنە سیاسیەکانە. بەڵام جیاوازیەکە لەوەدایە ئێمە دەمانەوە ڕاستگۆیانەتر و ڕاشکاوانەتر بەرپرسیارەتی قۆناغەکە هەڵدەگرین و هەموو هێزەکانیش لەو دۆخە بەرپرسن و بەرپرسیارەتیشان لەسەر شانە. ئەو پارتی دموکراتی کوردستانە بە هیچ شێوەیەک لەو بەرپرسیارەتی ڕناکە زۆر بە ڕاشکاوانە بە خەڵکی کوردستان دەرێت بە جێرەی قەبارەی خۆم بە جێرەی دەسەڵاتی خۆم بە جێرەی پێگەی خۆم کە دیاریشە پێگەی پارتی دموکراتی کوردستان پێگەی حزبی یەکەمی کوردستانە تەحملی مەسئولیەتەکە دەکات. بۆیە ئەوانەی دەیانەوێت و لە بەیاننامەکانی لایەنەکانیش و لە گوتنەکانی ئەو خەڵکەش کە دوو ڕۆژە قسە لەسەر ئەو بابەتە دەکەن هەمیشە دەیانەوێت چاواشەکاریەکی تێدا بکەن کە گوایە نەبوونی پەرلەمان وای کردووە کە ئەو دۆخە دروست ببێ. یەکێک لە هۆکارەکان پەرلەمانە یان یەکێک پەرلەمان هۆکارێک بۆ لەوەی کە زیاتر چاواشەکاری بۆ هاوڵاتیان بکرێت زیاتر وەکو باسمان کرد لە سەرەتاش پەرلەمان نەبووە بەشێک لە مەرجعیەتی نیشتیمانی پەرلەمان بووە بەشێک لە خوڵقاندنی کێشە بۆ نیشتیمانێک. ئەو خولەی پەرلەمانیش کە بە خولێکی تەوافقی ئەو ترێکاری پەرلەمان یاسادانانە پێ وایە پەرلەمان میتوانی یاسادانێت؟ نا تەنها کاری پەرلەمان یاسادانان نییە. ڕوکنێک ئەساسیەکانی پەرلەمان یاسادانانە و نوێنەرایەتیکردنی خەڵکە و چاودێریکردنی حکوومەتە و هەروەها کۆمەڵێک مهمەی گرنگتری هەنە بەڵام ڕوکنە ئەساسیەکانی دەکرێت بریتی بن لەوانە. بۆیە تەنها بە یاسادانانان ئەوان زۆر شانازی بۆ دەکەن کە ئەم خولەی پەرلەمانی کوردستان خولێکی کارا بووە خولێکی ئەکتیڤ بووە. ئەوان خۆیان بە خاوەنداریەتی پەرلەمان دەبینن گوایە پارتی دموکراتی کوردستان تەحملی ئەو ئەکتیڤیەتی پەرلەمانی کوردستانی نەکردووە. هەموو مێژووی کوردستان ئەوە دەسەرمێنی لە دوای 92 پەرلەمانی کوردستان ئەو چەترە نیشتیمانیە بووە هەمومانی کۆ کردوەوە. بەڵام لەم خولەی پەرلەمان بەو تەوافقە نیشتیمانی بەو بانگەشە چاواشەکاریەی ئەوان کە باسی 4 ساڵی ئارامیان دەکرد و دەسەڵاتیان کەوتە دەست و ڕچێفی پەرلەمانیان کەتە دەست پەرلەمانیان بە ماڵی خۆیان پەرلەمانیان بە شوێنی خۆیان دانا پەرلەمانیان بەرەو فەوزا و مەشاکل و کێشە خوڵقاندن برد. ئەوان بوون نەیانتوانی سەرکاروانی کاروانەکە بکەن پەرلەمانی بەم دۆخە گەیاند. کارەکانی ئەوان تێفکرینی ئەوان و تێڕوانینی ئەوان وای کرد پەرلەمان بەو دۆخە بووگا. ئەو بەڕێزێک کە سەرۆکی پەرلەمانی کوردستان بوو نەیتوانی لە یەک لەحزەشدا لە ژێڕکێف و هەژمونی پاڵەپەستۆی ئەندامانی حیزبەکەی خۆی دەربچێ زۆر بە حیزبیانە بیری کردەوە وەکو سەرۆکی پەرلەمانی کوردستان هەنگاوی نەهاویشت. بۆیەشە ئێمە لە ڕووداوی 12 و پێش ڕووداوی 12 لە 23 حوزەیرانەوە بەڕاشکاوی بە خەڵکی کوردستانمان گوتووە سەرۆکی پەرلەمانی کوردستان نەیتوانی سەرۆکێکی بێلایەنی پیشەیی و مەهەنی پەرلەمانی کوردستان بێ. بەڵام ئەو دوێنێ لە وتارەکەی وتی کاری کرد شەرعیەتی دیموکراسی لە کوردستان لەکەدار بووە بە زەبری چەک و بە بڕیاری حیزبی پەرلەمان پەک خراوە و تاوانێکە نابێت دووبارە جارێ ئەو بەڕێزە لەلایەن خەڵکی کوردستانەوە دەنجی پێ نەدراوە سەرۆکی پەرلەمانی کوردستانی بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان و بەپێی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان 11 ئەندامی پەرلەمان حەقی ئەوەیان هەیە لە سەرۆکی پەرلەمان بن و خۆیان هەڵبژێرن بە سەرۆکی پەرلەمان. ئەو بەڕێکەوتنێکی سیاسی بۆتە سەرۆکی پەرلەمان بەکردارەکانی ئەو بە هەنگاوەکانی لە پەرلەمانتارەکانەوەڕوانینەکانی ئێستا دێمە سەر ئەو قۆناغا بە هەنگاوەکانی ئەو بەکردارەکانی ئەو حیزبەکەی ئەو نەیتوانی ئەو سەرۆک پەرلەمانە بێلایەنە بێتن ئەو بە تەوافقێکی سیاسی بەڕێکەوتنێکی سیاسی خۆ لەو ڕۆژەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانمان هەڵبژارد بەڕێزان لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بایکۆتی کۆبنەوەکەیان کرد و دەنجیان بە سەرۆکایەتی پەرلەمانی ژنەدا. ئەو هەفتە ئەوەندە دەنگەی کە ئەو بەڕێزە هینایی بەشی زۆریان بازەکەگومێت دەنجی ئەندامانی فراکسیۆنی سیاسیەکانی هەرێمی کوردستان لەناو فراکسیۆنەکەی خۆشی هەبوو دەنجی پێنەدا. باش لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان کۆنابنەوەی هەماهەنگێک نیە نێرەوانیانە وا وترێت. ئێستا سەرۆکی پەرلەمان ئەڵێت پرۆسەی کاراکردنەوەی پەرلەمان دەستی پێکردووە بەتەمان سەرۆکی فراکسیۆنەکان بانکەن و کۆ ببنەوە. پارتی ئامادەیە کۆ ببێتەوە؟ دەزانی ئەوەی ئەو بەڕێزە دەرێتن ئەوەش دیسانەکە خۆت زیینەوە لە بەرپرسیارەتی
لە حالەتی ئاساییدا پەرلەمان بە دوو شێواز دەتوانێت کۆبوونەوە ئەنجام بدە. یەکێکیان بریتیە لەوەی دەستەی سەرۆکایەتی بەرنامەی کاردا دەنێتن و سەرۆکی پەرلەمان بانگەواز دەکاتن. ئێمەش دەپرسین یەک ساڵە پەرلەمان لەو دۆخەدایە بۆچی ئەو بەڕێزەی کە تا ئەمڕۆ پێی وایە سەرۆکی پەرلەمانە بانگەوازێکی نەکرد کە بەپێی ڕێکارە یاساییەکان و پەیڕەوی ناوخۆی پەرلەمان دەتوانی بانگەوازێک بکاتن و ئەعلانی کۆبوونەوەیەکی پەرلەمان بکات بۆچی نەیکرد. ئەگەر هاتوو حالەتی سەرۆکی پەرلەمان ئەگەر بمبوریم تۆ وەکو ئەم پرسیارە ئەگەر هاتوو سەرۆکی پەرلەمان بانگەوازی کرد بۆ سەرۆکی فراکسیۆنەکە تۆ وەکو سەرۆکی فراکسیۆنی پارتی ئامادەی بەشدار بیت؟ ئێستاش ئەم تاکید لەسەرەوە دەکەمەوە نە من بەتەنیا بڕیاری پارتی دموکراتی کوردستانە، بڕیاری فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستانە ئەو بەڕێزە بەلای ئێمەوە سەرۆکی پەرلەمانی کوردستان نەماوە چونکە ئەو بەڕێکەوتنێکی سیاسی سەرۆکی پەرلەمانی کوردستان بە ئەو ڕێکەوتنە سیاسی کۆتایی پێهاتووە. بۆیە باشترین دەرچە هەڵبژاردننی دەستەیەکی دیکەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانە نە بانگەوازێک دەیان بانگەوازیش بکە ئێمە جێ لەو بانگەوازانە ناگرین لەبەرەوەی دیسان تاکید لەسەرەوە دەکەمەوە بەڕێزە بەلای ئێمە سەرۆکی پەرلەمان نەماوە تا گوێ لە بانگەوازەکانی بگرین و بە دڵنیاییشەوە لە ئایندەشدا سەرۆکی پەرلەمان نابێتەوە هەر ڕێکەوتنێکی دیکەش ئەنجام بدرێتن چونکە بەشێکی گرنگ لە بەرپرسیارەتەکەی بەشداری لە کۆبوونەوەیەکە ناکەن کە سەرۆکی پەرلەمان بانگێشتان بکات. بەڵێ بە دڵنیاییەوە بەڵێ بە دڵنیاییەوە ئەگەر سکرتێری پەرلەمان و سەرۆکی پەرلەمان بەیەکەوە بێت سکرتێری پەرلەمانیش لەو چوارچێوەیەدا ئەویش بەشێک بۆ لەو ئەجەندایە ئەویش بەشێک بۆ لەو خوڵقاندنی فەوزایە ئەویش بەشێک بۆ لە دەستدانی بێلایەنی خۆی بۆیە دیسان تاکید لەسەرەوە دەکەمەوە ئەو بەڕێزانەکە ئەمڕۆ باسیشی لەوە کرد هەوڵەکان دەستی پێکردووە و هەوڵ دەخرێتەوە ڕۆ من بۆ ڕای گشتی دەڵێم هیچ هەوڵێک نەبووە تەنها ئیرادەیەکەیە خواستێکەیە لەلایەن هەموو لایەنەکان ئەمە یەکێکی لەو لایەنانە ئیرادەی ئەومان تێدا هەیە خواستی ئەومانەیە پەرلەمان کارا ببێتەوە دۆخەچی کاتیە بەڵام شێوازی کاراکردنەوەکەی بجە نەزەری جیاوازمانەیە جارێ پێش هەموو شتێک ئێمە ئیتمنانمان گەرەکە مەبەستمانە پەرلەمان ئەو ئیتمنانە بێتن کە پەرلەمان چەترێکی نیشتیمانی هەموو لایەک بێتن نەک پەرلەمان بەشێک بی لە فەوزا و مەشاکل بۆیە تاکە ڕێگای چارەسەرکردنی ئەو دۆخە کارەکردنەوەی پەرلەمان بریتە لەوەی ڕێکەوتنێکی نوێ بۆ قۆناغێکی نوێ ئەنجام دەدرێ بە هەڵبژاردننی دەستەیەکی نوێی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان. ئەگەر ئێوە ئامادە نەبن لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان کۆ ببنەوە بەتەمان لەگەڵ چیا ڕێک بکەون؟ بەڵێ ئێمە ئامادەین لەگە سەرۆکی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان کۆ ببینەوە ئێمە لە پارتی دموکراتی کوردستان ئامادەین لە یەکەم ڕۆژەوە تا ئەمڕۆ دیسانەکە تاکیدی لەسەر دەکەمەوە پێمان وایە باشترین دەرچەی ئەو دۆخە بریتە لەوەی کە دەبێتن گفتوگۆی چەند لایەنە و گفتوگۆی لایەنە سیاسیەکان ئەنجام بدرێەوە ئەو هێزەیە بزوتنەوەی گۆڕانە ڕەتی گفتوگۆ حیواری کردوتەوە ئێمە چەندین دەست پێشخەریش هەبووە شاندەکان و کۆبنەوەی لایەنەکان هەبووە چەندین دەست پێشخەری هەبووە تەنها بزوتنەوەی گۆڕان بووە دەست پێشخەریانە نەهاتووە مەرزدار بۆ معنای ئێمە ئەوان مەرزیان ئەوە بووە پەرلەمان کارەکانی خۆی دەکات جە گفتوگۆ دەست پێ دەکەین و گفتوگۆی ئێمەش لە پێناو کارەکردنەوەی پەرلەمانە پەرلەمان بەو شێوازە بە دڵنیاییەوە جارێککە تاکید دەکەمەوە بەو پێکاتەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کارە نابێتەوە پەرلەمان بەڕێکەوتنی سیاسی نێوان هێز و لایەنە سیاسیەکان کارە دەبێتەوە دەستەیەکی نوێ بۆ قۆناغێکی نوێ ڕێکەوتنێکی نوێ بۆ قۆناغێکی نوێ ئەنجام دەدرێتن ئەوان پێشمەرجیان هەبوو ئەمە ئەو بە پێشمەرج نابینن ئێمە پێمان وە بە دیسان تاکید دەکەمەوە ئەو دەستەی سەرۆکایەتیە دابشکردنی پۆستەکانی حکوومەت بەو ڕێکەوتنە سیاسیانە بووە کە ئێمە 8 مانگ لە پێناویدا پارتی وەکو هێزیەکەمی براوی هەڵبژاردن هەوڵەکان و گەڕەکانی گفتوگۆی بەردەوامی هەبوو تا گەیشتن ئەو ڕێکەوتنە پێمان وە بۆ سەرکەوتنە بۆ ڕێکەوتنەوەی دیکە بکرێتەوە یان کارە بەدڵنیاییەوە ناتوانێتن ئەگەر بیتوانی بە لە ماوەی ساڵی ڕابردوودا دەیانکرد ناتوانن کە دەڵێن دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان هەرسێ ئەو بەڕێزانە دەگرتەوە کە کاتی خۆی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانیان بەرپرسیارەتەکان پێس پێدرایە لەو کۆبنەوەی پەرلەمانی کوردستان بەڵام ئەگەر لە من دەپرسی بەڕێز دکتۆر جەعفەر ئێمنکین جیاوازتر لەو بەڕێزانەی دیکە هەنگاوی هاوێشتووە کەمتر بەلای بەڵام ئەویش لە دەستەی سەرۆکایەتی تو ئەڵێ پێکاتی ئێستایی سەرۆکایەتی بەدڵنیاییەوە نەنا ئێمە کە دەڵێن دەستەی سەرۆکای ئەگەر باز لە ئەدایان بکەین قسەی دیکەمانەیە باز لە گۆڕانکاری بکەین بەڵێ دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کە بریتە لە سەرۆک و جێگر و سکرتێر دەستەیەکی نوێ بۆ قۆناغێکی نوێ هەڵبژێردرێتن و ڕێکەوتنێکی نوێ بۆ قۆناغێکی دیکە ئەنجام بدرێتن اینجا پەرلەمانی کوردستان کارا دەبێتەوە ئەگەر هاتوو سەرۆکی پەرلەمان و سکرتێری پەرلەمان و سەرۆکی فراکسیۆنەکان کۆبوونەوە بێ پارتی دیموکراتی کوردستان هەڵوێستی پارتی دیموکراتی کوردستان چیە بێت؟
ئێمە پێمان وایە ئەو هەڵوێستانە ئەو ڕۆژانە بەسەر چوون کە بتواندرێ ئەوان لە بابەتێکی دیاریکراودا لەسەر هەموو کۆی بابەتەکان متفق بوون تەسەوڕ ناکەم لەسەر و بابەتە ئەو تەوافقە هەبێتن هێزیش هەیە بەرپرسانە هەنگاو داهاوێژیتن ئەندامی پەرلەمانیش هەیە بەرپرسانە هەنگاو داهاوێژیتن بەیانی دکتۆر یوسف لە شاری هەولێریشبی کۆبنەوەی پەرلەمان ئەنجام نادرێتن دەبێ گفتوگۆکان بمانگەینە ئەو ڕۆژەی کە کۆبنەوەی پەرلەمان ئەنجام بدرێت دەمەوێت بگەڕێمەوە سەر ئەوە نەکرا و لە دەرەوەی هەولێر ئەو کۆبوونەوەی کرا چه هەڵوێستیەکتان هەبێت ڕێکارە یاسایەکان ئەو ڕێگایە نادەن دەبی لە کۆبنەوەی پەرلەمانی کوردستان بڕیار بدرێتن کۆبنەوەی دیکەی پەرلەمان لە چ شوێنێک لە چ شارێک ئەنجام بدرێت وەکو بە نمونە لەو خولەدا کۆبنەوەیەکمان لە هەڵەبجەی شەید ئەنجامدا لە پەرلەمانی کوردستان ئەندامانی پەرلەمان ئەو بڕیاریاندا کە کۆبنەوەی هەڵەبجەی عەزیز ئەنجامەوەی جیاوازی بۆ کرێت فراکسیۆنی گۆڕان ئەڵێن ئێمە ئەتوانی لە دەرەوەی هەولێریش کۆبوونەوە ئەنجام بین ئەوان ناتوانن کارێکی لەو بابەتە بکەن و هیواداریشم دەست بۆ بابەتە نەبن چکە دۆخەکە ئاڵۆستر دەکاتن و بابەتەکان ئەگەر دەستیان بۆ چی ئەبێت گرفتەکان تۆختر دەکاتەوە ئەگەر دەستیان بۆ بردەوە بەرپرسیارەتی نیشتیمانی هەڵناگرن و لەگەڵ ئەوەشدا دیسان تاکید لەسەرەوە دەکەمەوە با بەلا ڕێدا نەبردرێتن ئەو بە ڕێزەدەری هەوڵەکانی فراکسیۆنەکان دەستی پێکردووە واژوو کۆ دەکەنەوە بە واژوو کۆکردنەوە پەرلەمان کۆ نابێتەوە بە ڕێکەوتنی سیاسی پەرلەمان کۆ دەبێتەوە بەرپرسیارەتەکە نەهاوێنە گۆڕەپانی ئەندامانی پەرلەمان وانیشان فراکسیۆنەکان پێدوانی ئەوان لایەنە سیاسی ئەندامانی پەرلەمانن کۆبنەوە ناکەن نەخێ ڕێکەوتنە سیاسیەکان بەشاوەتەوە بەڵێ پێدوانیە سەرۆکی فراکسیۆنەکان نوێنەری لایەنە سیاسیەکان ئەگەر هاتو بەشداریان کرد لە کۆبوونەوەکەی سەرۆکی پەرلەمان و سکرتێری پەرلەمان تا ئێستاکە هەوڵێکی لە بابەتە نەمانزانیوە هەوڵی بۆ درابیتن تەنها بە بەلا ڕێدابردننی بابەتەکان هەوڵەکان هەستی پێ دەکەین بابەتەکان بابەتی میدیایینە ڕۆژێک لە دەرەوە بە شێوازێک قسە دەکەن ڕۆژێک لە ناوخۆ بە شێوازێکی دیکە قسە دەکەن ڕۆژێک دەڵێن هەوڵەکانمان لە کۆتاییدا من پێم وانییە هیچ هەوڵێکە بیتن تەنها وەکو خۆ دزینەوە لە بەرپرسیارەتەکە نیشانی دەدەن گوایە هەوڵەکانمان بەردەوامیە تاکە هەوڵی ئەنجامی هەبیتن دیسان تاکید لەسەرەوە دەکەمەوە گفتوگۆی حزبەکانە کە ئەوانیش ڕەتی گفتوگۆی حزبەکانیان کردوتەوە بە گفتوگۆی پارتی ئامادەیە لەگەڵ گۆڕانە گفتوگۆیەکانی دەست پێ بکات پارتی هیچ کاتێک هیچ کۆبنەوەیکی ڕەت نەکردوتەوە لە یەکەم ڕۆژی گرفتەکانیشمان تا بامڕۆ دەگا پارتی هەمیشە جەختی لەسەرەوە کردوتەوە دەبێت گفتوگۆ لەگەڵ لایەنەکان ئەنجام بدرێت بە بزوتنەوەی گۆڕانیشەوە تەواوی هێزەکان گفتوگۆ ئەنجام بدەین بۆ کارەکردنەوەی پەرلەمان لەو گفتوگۆیەدا دەکرێت ڕێکەوتنێکی دیکە ئەنجام بدەین هەموو هێزەکانمان دەشکرێت چەند هێزێک بەشداری تێدا نەکەن و وەکو ئۆپۆزیسیۆن بێن ممارەسەی کارەکانی خۆیان بکەم بەڵام بەو شێوازەوە بۆ پێکاتی ڕابردوو ممکنە جارێکی دیکە پەرلەمان کارەکانی دەست پێ بکاتەوە ئومێد خۆشناو سەرۆکی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی کوردستان ڕاستەوخۆ میوانی NRT بووی لە هەولێرەوە سپاس بۆ ئامادەبوون